مسلمان معنی ئەوەیە باوەڕی بە کەلامی خدای بێ پێی وابێ خدا درۆزە نییە پێی وابێ هەرچی خدا فەرموویەتی حەقە دا من پێم وایە سێ چوار شت هەنە ئەمە دە قانونی ئیسلامێدا ئەو سێ چوار شتانە بەدەستەوە بگرین هەموو کاروبارەکانم جێبەجێیە یەکێکیان ئەوەیە خدا دە قورئانەدا بەما دەفەرمێ وەهوە مەعەکم ئەینەما کونتم خدا لە هەر جێیەکی بین لەگەڵنا ئەمە دەبێ هۆشێکن بەخۆوە بێ لە هەر جێیەشی تووشی نەزەرێ بووین تووسی دزیەتێ بووین تووشی گوناهێکی بووین کە کارێکن هاتە پێشێ دە وەختیدا ئەوەنوە بیر بێتەوە ئەوە خوددان دەگەڵا ئایا کەسێک کە شخصێکی وەک خدا بەدەستەڵاتی دەگەڵ بێ ئەوە قودرەتی هەوەیە بتوانێ بە حزوری بی ئەو کارە خراپەی بکە ئەگە کەسێک ئەو فکرێ هەبێ ناتوانانی ئەوەی بکە یەکیشیان پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خدای تەعالی سێشتی دە سێشتاندا شاردوونەتەوە یەشیان بەخششی خۆی دا عیبادەتێدا شاردووەتەوە ئەمە نەڵێن ئەو عیبادەتە چکۆڵەیەوە کابرایەک دێت داوای مستەگەنمێکم لێ دەکا داوای کڵۆخەندێکم لێ دەکا داوای سەد منم لێ دەکا ئەوە چێ بیدەمێ زۆر جاروا هەیە پیا و خێرێکی چکۆڵە دەکا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خدا بەو خێرە چکۆڵەی لە پیاوی خۆش دەبێت وا هەیە کابرا خێرێکی زۆر گەورە دەکا لە قەبیلەی ئەوەی دەچیە حەجێ دەکا هەژدە بلیۆنە خەرج دەکات چونکە مەقسوودی تعریف و نییەوە ئیسیفادەی لێ ناکا جا لەبەرەوەی ئەمە هەچ کارە چاچێک هاتنە پێشن پێغەمبەر دەفەرمێ بەجێی مەیاڵن یەکی دیکەش پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خدای تەعالی دۆستەکانی دنیا و عالەمەیدا شاردراونەتەوە ئەتوو هەر کەسێک کە تووشیبی ئیلا مەگە سەراحەتەن گوناهێکی لێ دەرکەی دەنا حوسنی زەنت هەبێ چونکە دۆستەکانی خدای دنیا و عالەمەیدا شاردراونەتەوە دەگونجێ ئەتوو ئەمن بە پیاوێکی خراپ لێ حاڵیبی دەنەفسول ئەمردا ئەمن ئینسانێکی باش بم ئەگە ئەتوو ئەمنێک کە چاک بووم بە خراپم تێدەگەی غەیبەتم بکەی و ئەزیەتم بکەی گوناهت دەگاتێ ئەمما ئەگە خۆب پارێزی نەغەیب بەحسی چاکەکەی بکەی نە بەحسی خراپەکەی بکەی چونکە چاکەکە ئەگە بەحست نەکرد ئەوە خۆت نەزات داوە خراپەکەش ئەگەر با خراپیش بێت دەتوانی بڵێ خدایە ڕۆژی قیامەتی ئەرزی بکەی خدایە ئەوە مەخلوقی تو بوو ئەمن بە مەخلیقی توم چاودێ کردووە بەوەم چاندێ نەکردووە کەەوە شەراب خۆرە و نەزەرێ دەکا لە ملاحەزەی ئەوەم کردووە کە ئەو شەخصەیە مەخلوقی تووە سەش بە ساحەبی دەپارێزیە ئەو مەخلوقاتە هەموو ژێردەستی تون لە بارخاتی تۆ من احترامی ئەو خەڵکەم گرتووە یەشیشیان ئەوەیە حەق تەعالی دەفەرمێ ئەوە دوو ماریشکردێوی دیکە چێوە خەریک قوربان عذاب قهری خدا دنێ گوناه دنێ گوناهاندا شاردراوەتە یەکیشیان ئەوەیە حەق تەعالی دەفەرمێ غەزابی خدای دنێ گوناهاندا شاردراوەتەوە هەیە نەعوذ بالله کابرا خەفڵەشی دەکا ئەمما چونکە زۆر خۆی بە مقەستیر و خراپ دەزانی خدا لێ خۆش دەبێت وا هەیە کارێکی زۆر سکون و کە دەکا نەزەرێک غەیبەتێک ئەمما چونکە گوێی پێنادا خدای تەعالی لەسەر ئەوی ئەزیەتی دەکا جا ئەمە دەبێ هەچ گوناه و خراپەیەک کە چاون پێکەوت خۆی لێ بپارێزین مەبادا خدای نەخواستە غەزەبەکەی خدای دەویدا بێ هەرچیشی خراپ بێ گەورە بێ یا چوک بێ تەرکی بکەیت ئەوەتی ئینشاءالله خدا لە هەموو شتێکن مەحفوظ بکە يا ربي ما مستجر خدا دزای بەخێر و بداتەوە خدا ڕەحمێ بە هەموو لایەکەم بکە یەخبە زۆر مەمنون ئەڵقەکان نازانم هەندێکیان پیان خۆش بوو هەردەسە جەمعی تەمەسوکێکی بکەن ئەما دیارە حەجی مەمەستا شاد ماندووبی بە خودای مەلا فەرهادیان ئەلەو جەمبەیەوە سەڵانیە ئەمن پێم وایە من چەند ساڵە بۆ خۆم مەلامە بە کەسم نەکتۆ وەرە تەمەسوکێ بکە هەر کەس ببێتە بیەوێت تەمەسوکێ بکە بە شەوق و زەوق و ڕەغبەتی خۆی بێتە پێش ئەمیش ئەگە بژیم و بمێنم ئەوە دە خڵمەت و دامە هەچ کەسێک ئارزووی بی ئینشاءالله ئەمن تەلقینی دەکەم ئەوی ئارزووشی نەبێ با بە شەرمەحزورە نەبێ شەرمەحزورەی بە عەقیدەی من باش نییە نا والله هەر کەس ئارزووی بی ئینشاءالله ئەو وەختی ئەمە دە خڵمەتی داینەوە تەلقینی دەکەم دەیا ڕەب بەخێر و